ئێمە کۆمەڵە گەنج گەیشتنە ئەو بڕوایی کە جگە لە مانگی ڕابردوو گروپێک گەنج بە بیانووی ئەوەی دەسەڵاتی کوردی حساب بۆ خۆپیشاندان و ناڕزایەتیە مەدەنیەکان ناکات لە قەزای دەربەنیخانەوە و لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە شەڕیان دژی دەسەڵات ڕاگەیان بەڵام سەرجەمیان دەستگیر کران. پەرلەمانتار و چالاکوانان پەنابردنی ئەو گەنجانە بۆ چەک بە زەنگێکی مەترسیدار و وەسف دەکەن و داوا لە حکوومەت دەکەن گوێ لە ناڕزایەتیە مەدەنیەکان بگرێت تا خەڵک لە چالاکی مەدەنی بێهیوان نەبێت و بیر لە ڕێگە چارەی تر بکاتەوە. بەشێکی پەیوەندی بۆ هەیە کە دۆخێکی ناجێگیری سیاسی و کۆمەڵاتی لە کوردستانە بەهۆی قەیرانی سیاسی و قەیرانی ئابووری وەک دروست بووە ئەمەواکە ڕۆڵی دەستگا ئەمنیەکان جۆرێک لە جۆرەکان لە جاران لاوااستر ببێت کە خەڵک پەنا بۆ چەکە بە بەشی دۆمیشی ئەوەیە کە لە ڕاستیدا بە درێژایی 12 ساڵی ڕابردوو خۆپیشاندان لە هەرێمی کوردستانە هەبووە و خۆپیشاندانی مەدەنی و خۆپیشاندان و داوای خەڵک گوێ لێ نەئەگیرێەوە ئەوەی کە لە کوردستانە گوزەرێت لە حەقیقەتە تووڕێی و نیگەرانەکانی خەڵک تەسەوری ئەوەی لێکرێت ڕۆژ بە ڕۆژ زیاتر پەرە بسێنێ و لە خۆپیشاندانی مەدەنی و لە جموجۆڵی مەدەنی و دیموکراسیەوە پەرە بۆشتی تر بسێنێ. ماوەی 6 ساڵە ناوبەناو خۆپیشاندان و ناڕزایەتی گەورە لە هەرێمی کوردستان دروست دەبێت بەڵام زۆربەی خۆپیشاندانەکان بێ جێبەجێکردنی خواستەکانیان کپ کراونەتەوە هەر ئەمەش وای کردووە ڕۆشنبیرانی هەرێم ترسیان لەوە هەبێت کە لە دەرەنجامی گوێنەگرتن لە خواستەکانی خەڵک پشێوی دروست ببێت. هەموو بارودۆخی دوای 16 ئۆکتۆبەر لە کوردستان و عێراق دەرەنجامی گوێنەگرتنی ئەم دەسەڵاتەیە، دەرەنجامی بێباکی ئەم دەسەڵاتەیە، دەرەنجامی کە لە ڕقی و تێنەگەیشتنی ئەم دەسەڵاتەیە، ڕاستیەکەی هەبوونی گروپی چەکداری جۆرا و جۆر سەرهەڵدانی دیاردەی دیکەی عسیان لەم کۆمەلگایە هەموو دەرەنجامی ئەوەن هەموو ڕێگا مەدەنیەکان لەگەڵم دەسەڵاتە تاقی کراونەتەوە. گەرچی داواکاری سەرەکی زۆربەی خۆپیشاندانەکانی هەرێم پێدانی موچە و خزمەتگوزاریە سەرەتاییەکان بووە بەڵام ناوبەناو ڕۆیشتنی دەسەڵاتیش دەبێتە بەشێک لە داواکاری خۆپیشاندەران. خەڵکیش ئەمڕۆ پێویستی بەوەیەکە دەسەڵات گوێ لێ بگرێت گوێ لێ نەگرێت یاخیە بێ کە یاخیش بێ بەڕاستی حەقی خۆی بدرێت لە لەبوونی یاسادا یاساک بە خۆی دروستکە. هەرچەندە خەڵکی هەرێمی کوردستان لە دۆخێکی ئابووری خراپدایە بەڵام هێشتا باری ئەمنی هەرێمیان بەلاوە گرنگە و نایەنەوێت ئاسایش و سەقامگیری هەرێمەکەیان تێک بچێت. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگایی کەرکووک.